بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ئێمە لە خزمەت کتێبی نایابی الداء والدواء زانای پایەبەرز ئیمام ابن القەییم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. دەرسی پێشوو ئیمام سەرمەوزوعێکی تایبەتی لەگەڵا دەست پێ کردین، ئەویش باسی سوودەکانی چاوپارێزی بۆ کردین کە ئینسانی موسڵمان چاوەکانی ئەپارێزێ نەظەری حرام ناکە، چه سوودێک وەرەگرێ. 5 لە سوودەکانمان دەرسی پێشوو باس کردووە. یەکەمیان ئەوەیە کە هەر کەسێک چاوەکانی ئەپارێزێ لە نەظەری حرام فەرمانی خوای جێبەجێ کردووە و لە تاعەتی خوایە. دووهەم ئەو سەهمە پیسەی شێطان کە بەر دڵی ئینسان ئەکەوێ هەر لە ڕێوە ڕێگیری لێ کردووە و نەیهێشتووە تیری ژاراوی شێطان بگاتە دڵی. سێهەم دڵی پەیوەست بۆ بەخواوە و بۆتە هاوڵ و ڕەفیقی خوا جەل جەلالوه و مەرجە چاوەکانی پاراستە بێ. چوارەم دڵی بەهێز بووە و دڵی زۆر خۆش بووە کاتێکەوە چاوەکانی لەبەر خوا وەستاندووە و سەیری حرامی نەکردووە. پێنجەم نور لە دڵیا دروست بووە، نوری خوا لە دڵە بە سەبەبی چاوگرتنەوە دروست ئەوێ، بە سەبەبی هەموو تاعاتەوە دروست ئەوێ، بەڵام چاوگرتن بە تایبەتمەندی خۆی هەیە لە دروستبوونی نوری دڵە. چەندێک نوری چاوت کسکەی لە حرام بیپارێزی، ئەوەندە نوری دڵت کراوە ئەبێ. شەشەم دانە کە ئەمڕۆ ئەچینە خزمەتی، چونکە دەخاڵە ئیبن القەییم باسیەکە 5مان باس کردووە. شەشەمیان شتێک هەیە لە کەسی ئینسانی ئیماندارا پێوتێ فیراست. فراست پیغمبری خوا صلی الله علیه و آله و سلم لفرمایشتەکە ئەفەرمێ اتقوا فراسة المؤمن، بترسن و خۆتان پارێزن لە فراسەتی کەسی ئیماندار، فإنه ينظر بنور الله، سیر ئەکا بە نوری خوا سەیری شتەکان ئەکا، زۆر شتی پەنهان نهێنی هەیە ئەیخوێنێتەوە ئەیبینێ. فراست بریتیە لە دەرکردن بە شتەکان پێش واقع بوونیان. فراست بریتیە لەوەی خوێندنەوەی هەندێک لەو شتانەی خوا ئیزن ئەدا کە لە پشتی پەردەوە شاراون. بۆیە زۆر تەبیعی جاری وا هەیە کەسێکەوە خوای گەورە فراستێکی بە قووەتی داوەتێ، فراستێکی صادقانە، زۆر شتی پەنهانی ئەم سەرزەویە ئەو ئەیبینێ خەڵک نایبین. ينظر بما لا يراه الناس، ئەو شتانێک ئەبینێ کە خەڵک نایبینێ، لە گۆشەنیگایەکەوە سیرەکە خەڵک سێر ناکە بۆ شێوازە. بۆیە دایمە ئینسان کە ئەچێتە لای کەسی خواناس و دیندار و خاوەن ئەزموونی گەورە، پێشتر تەوبەیەکی زۆر صادقانە بکە بینی خۆی و خوا. هەندێک جار ئەولیا گەورەکان بۆنی گوناهەکەن، بۆنی گوناه. هەرچۆن لە زەمانی ئیمامی عوسمانە کەسێک خۆی کرد بە ژوورە، ئیمامی عوسمان فەرمووی بۆچی زینات کردووە؟ ئەڵێ کەسەکە زۆر سەری سوڕمالەوە. چۆن وتێ ئیمام تۆ وحید بۆ هات؟ فەرمووی ناوەڵڵا چاوەکانت هاوارەکەن ئەڵێن زینایان کردووە. المؤمن ينظر بنور الله، ئیماندار بە نوری خوا سیرەکە. بۆیە جاری وهەیە کەسێکی خواناس کە سەیری نێچەوانی کەسێک ئەکات، نوێژی بەیان نەکرد بێ نورەکەی تیا کوژا بێتەوە، بە ئاشکرا ئەبینێ نورەکە کوژاوەتەوە. بۆیە فراست شتێکە لەو شتانەی هەموو ئیماندارێ قابلە هەیبێ. هەر کەسێ خواناز بێ، نێریامێ گەورەیە بچووک، زانا غەیرە زانا، ئەگەر هەوڵ بدا خواناسی کە چاوی دڵی ئەکرێتەوە. بۆیە ئەفەرمێ أنه يورث فراسة صادقة يميز بها بين الحق والباطل، راستي و ناڕاستی ئەناسێ. والله عزیزانم جاری وایە ئینسان حق و باطلی لێ تێکەڵ ئەبێ. بۆیە ئێمە هاوارەکەین ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، خوایان حق بە حق بخەرە پێش چاومان. جاری وایە ئینسان حق و باطلی لێ تێکەڵ ئەبێ، نازانێ وا ئەزانێ ئەم ئیشەی ئەو زۆر زۆر حەقەکەسی ئەو پەڕی بەتاڵە. بۆیە کرانەوەی چاوی دڵمان زۆر گرنگە. والصادق والكاذب، ئەزانێ کێ ڕازگۆیە کێ درۆزنە، ئەو کەسێک کە فیراسەتی هەیە.
وكان شجاع الكرماني يقول يشك لزانا قورا كان ناوي شجاع كرماني أفرمي من عمر ظاهره باتباع السنة هركس دروي خوي ظاهري خوي باش أشكراكي إنسان بسنتي بغمر خواه صلى الله عليه وآله وسلم برازينته وباطنه بدوام المراقبة ناخشي ببردوامي آقاي لو بيك خواه سيدي أكا مراقبي أكا ناوشي الرزان بيته ومراقبي خواه وغض بصره عن المحارم تشاو كان خوشي بارز الحرام وكف نفسه عن الشبهات خوي بارز الشبهات هرش تزاني شبهيتي أدور كوتولي نبي خواه نبيك نزيكي نكوي واغتذى بالحلال حلالي أخوات هميشه بدوي حلالا ويلبو لم تخطئ له فراسة أكر أم خالانا جيبجيك قد فراستك غلطناك أبد أو فراستيك خوا أيداتي وكو خوي أي بيكي وكان شجاعا لا تخطئ له فراسة أم زانا بايبر زهر خوي قد لفراسته غلطينا أكد حرشي بوتا يوا درجو بويا أكر إما أم تنشتا يكم دروامان شون كوتي سنة بين ناومان هميشه أجي لمراقبة بيه وأجي لخوابه شاومان بارزين خومن لشبهات ببارزين خومن بحلال پروردكين والله بهيش وازك فراست من هلناك أو استا إمك توشي أنواع لادان أبين توشي أنواع غريكورة أبين لحياة لجيان ماناه كاركي أو أم فراسة منية أجرنا إنساني إيمان دار خاوني فراستێکی زۆر گەورەیە فراستێکی زۆر عەزیمی هەیە چاوەکەی وەکو وایە چاوی دڵی بێ بڕوانێ زۆر شت ئەخوێنێتەوە بۆی ئەبینی سیدنا عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کاتێک کەسێک یەتە ناو مەدینەوە شمشێرێکی پێوە هاتووە ئەڵێ هاتووم بۆ سەردانیکردن بە فراست ئەیخوێنێتەوە ئەزانێت کە بۆ سەردانیکردن نەهاتووە بۆیە بە عەباکەی خۆی تون ئەیگرێت و ئەیباتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم أي فلان بوشي هاتوي والله هر هاتون بو زيارة أي لقى فلان كسا بريرتا ندا كمن بكوجن كأو قرزة كان بو بداته بويا فراسة زور قرنجة لا تشي ودسد أكي وكو إمام ابن القيم أفرمي لا تشاو باريزي چاني تشاو باراز أو اندز زياتر فراسة بهسترو شاكترو والله سبحانه يجزي العبد على عمله بما هو من جنس عمله قاعدة زور جوان ابن القيم داء مزرين أفرمي خوا جل جلاله بأندازي كردوكاني خود لجنسي كردوكاني خود پاداشت ئەداتەوە واتە تۆ لەبەر خاتی خوا چاوێ داخی خوا چاوێتر ئەکاتەوە ئەوێ ئەمەمان پێ بڵێ ئیمام ابن القیم تۆ لەبەر خاتی خوا چاوێک داخی چاوێکی ترت ئەکاتەوە کە چاوی دڵتە أفرمي ومن ترك لله شيئا عوضه الله خيرا منه هر كسي لبر خاتي خوا شتيك ترك لحرام كان إلا خوا بوي تعويض زكاته بو تعويض أبيته هر حرامك لجورة كان حرام خذ بارزلي خذ دور خرولي إلا خوا بو تعويض زكاته بباشتر فإذا غص بصره عن محارم الله أجر هاتو شاوكاني بارز لمحارم خوي باراز عوضه الله بأن يطلق نور بصيرته شاوي ضلي أكاته أخوة جل جلاله عوضا عن حبس بصره لله كاتك أم شاوكاني لبرخاتي خوا باراستو للدرى والنابيني خوا شاوي ناوي ضلي أكاته ويفتح عليه باب العلم والإيمان درجا كان علم زانستو زانياري وإيمان خوا ناسيب أكرته والمعرفة والفراسة الصادقة المصيبة هروها درجا كان معرفة ناسيني خوا لقل يا فراستي بو أكلته فراستي كي زور رازقواني وهمو كاتك أي بيشي التي إنما تنال ببصيرة كأو فراسة قورش تنها ببصيرة دزقيري إنسان أبي فقال تعالى لعمرك إنهم لفي سكرتهم يعمهون كاتك باسي كافران أكا سوين بعمري بغمري خوا صلى الله عليه وآله وسلم أخو طبعا سي بيتمان هي لزمان عربية بيانو حروف قسم واو باء تاء والله بالله طلع لكل داري خوش ما نجاري ويتو الرائب أمس السيانة أخو وحرفي كتير من هي لامي مفتوح لام كفتحيها بي عينا بو قسم بكاري لعمرك يعني لعمرك قسمي عمري تو جياني تو أي بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم قسموا سويني من بيخوا أفرمي طبعا أم لعمرك أصحاب بكاريان هنا
بۆ پێغەمبەری خۆیان صلی الله عليه و آله وسلم بەکارهێناوە بۆ غەیری ئەویش. هەندێکە فەرموون لەبەرەوەی صریح نییە لە قەسەمە، هەندێکە فەرموون لەبەرەوەی زمانیان ڕاهاتبوو لەسەر وشەی لە عەمڕوکە. بە هەر حاڵ هەر شێوازە بێ ئەزانین خوا جەل جەلالوه سوێن ئەخوا بە هەموو عمری پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. هەموو عمری چەندێکە عمرەکەی خەوی تێیە؟ بەڵێ خەوی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم خوا سوێنی پێ خواردوو. پێکەنین و زەردەخەنەکانی، گریان و ماتەمەکەی، غەم و هەممی، هەموو ئەو خەیاڵانەشی کە لە ناخیا هەبوون، هەمووی کە ئەکاتە عمری ئینسانێک خوا جەل جەلالوه سوێنی پێ خواردووە. لەم سوێنەشا کە بە عمری ئەوی خواردووە ئەفەرمێ إنهم لفي سكرتهم يعمهون. كافران وبيدينان كأنما سرخوشن لفول سرخوشي خويانا ينو أرون وأقوزين جاسيرك أفرمي فوصفهم بالسكرة التي هي فساد العقل. فرموي لفي سكرتهم بوتك كإنسان عرق أخواته عقلي خوي لدس أدا كوابو أم كافران عقلا لدس داوا. أي عمه شي عمه يعمهون يعني شي أواني كبصيرتيان كويرة شاوي ضليان كويرة أوانا بصيرتيان نبي تيكشو ببصيرتيان لعمها أجين. فالتعلق بالصور يوجب فساد العقل. بويا رحمتي خوال ابن القيم بأفرمي أو كسي خوي هل أواسي بالرسم كانوا ضلي هل أواسي بالرسم كانوا ما بس أوي نظرك أم آفرة أبينا أويتر أبينا أويتر أبينا أم بياو أبينا أويتر أبينا أويتر أبينا ئەم شێوازە هەڵواسینی دڵە بە ڕەنگەکانەوە بە سوورەتەکانەوە بە ڕەسمەکانەوە چونکە هیچی دەستگیر نابێ غەیری ڕەسم نەبێ. ئەفەرمێ ئەمە فەسادی عەقڵە، مێشکت تێکەچێ. وعەمەه للبەصیرەتی، ئاگال لێبێ ڕۆشنایی دڵت ئەکوژێتەوە. لەگەڵەوە عەقڵت تووشی فەساد ئەبێ، بۆگەن ئەبێ فی سەکرەتیهم، چۆن کەسێ عەرەقە خواتەوە بۆ شێوازەی لێ عەینەن بەصیرەتیشی ئەکوژێتەوە و چاوی دڵی ئەکوژێتەوە. وسكر القلب كما قال تعالى هروها دڵی تووشی چۆن کەسێک سەرخۆشە بێ دڵی ئاوا سەرخۆشە بێ ئاگای لە خۆی نامێنێ کەوابوو ممکنە ئینسان بەهۆی نەزەرەوە بەصیرەتی لەدەست بدە، ممکنە فەساد لەناو عەقڵێ دروست بێ بەهۆی نەزەرەوە. ئەگەر نەیکرد پارێزراو ئەبێ بەصیرەتی ئەکرێتەوە و چاوی ڕۆشن ئەبێتەوە. هەندێک شعری هێناوە ئیمامی ابن القیم ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ لە باسی عیشق و ئەو کەسێک کە تووشی نەخۆشی ڕەسمگرتن ئەبێ. ڕەسمگرتن مەبەستم ڕەسمگرتنی مۆبایلەکانمان نییە، مەبەستم لە سێڵفیەکان نییە کە بە چاوەکانی ڕەسمی ڕەنگەکان ئەگرێ. ئەم ئافرەت ئەبینێ ئەویتر ئەبینێ، ئەم پیاو ئەبینێ ئەویتر ئەبینێ. هەمیشە عاشقی ڕەنگەکان بوو، ڕەسمەکان بووە. ئەفەرمێ قالوا جننت بمن تهوى فقلت لهم الله بيان وتم تو شيد بوي هواي تو بو كوي أروى لغل كيه وتم العشق أعظم مما بالمجانين بخوا أو كسي عاشقة بلا شيد تره بو چونك الشيد جاروبار بهوش خويته وقسيكي باش بزمان آيات بلام العشق لا يستفيق الدهر صاحبه. أو كسي كواتوشي نخوشي عشق أبي تووشی نەخۆشی ڕەنگ و ڕەسمەکان ئەبێ هیچ کات و ساتێک نییە کە ئیتر ئەم کەسە بێتەوە بەهۆش خۆیە و هەمیشە مەست ئەبێ و ئاگای لە خۆی نامەنێ و سەرگەردانە بێ. کەوابوو شەشەم خاڵ و شەشەم فائیدە لەو فائیدانەی کە ئێمە دەستگیرمان ئەبێ بەهۆی چاوگرتنمانەوە ئەوەیە کە چاوی دڵمان ئەکرێتەوە. دەوەڵڵاهی عەزیزانم کرانەوەی چاوی دڵ چۆن هەوڵ ئەدەی کە پلەیەکی ئیمانی بەرزت دەستکەوێ ئەبێ ئاوا هەوڵ بدەی فیراسەتی دەستکەوێت چونکە ئەو کەسەی فیراسەتی هەیە بە نووری خوا سەیرەکە ينظر بنور الله بە نووری خوا سەیرەکە. بۆیە هەر یەکێک لە ئێمە ئەبێ جوهد کە جیهاد کە ذکرێ زیاتر، سەڵەواتێ زیاتر، قورئان خوێندنێ زیاتر، یادکردنێکی خوا زیاتر، بەسەر خۆیان چوونەوەیەکی زیاتر، خەیر و سەدەقەیەکی زیاتر، هەوڵدانێکی زیاتر لەعەل فیراسەتی دڵی ئەکرێتەوە. چونکە ئەو کەسانەی کە فیراسەتی دڵیان ئەکرێتەوە دوو بەشن. بەشێکیان نازانن فیراسەتی چاویان کراوەتەوە دڵیان کراوەتەوە، بەشێکیان خۆشیان ئەزانن خوا ئەو لطفیان لەگەڵا ئەکا کە ئەزانن فیراسەتیان هەیە. کەوابوو پاراستنی چاوەکانمان دەرگای فیراسەت لەسەر دڵمان ئەکاتەوە و چاوی دڵمان ڕۆشن ئەکاتەوە. حوتەم ئەتەوێت دڵت ثابت بێ، ئەتەوێت دڵت بەهێز بێ، دەی هەوڵ بدە چاوەکەت بپارێزە
باخوای گەورە نەسرەت و حجە بخاتە سەر زمانێ قدرەت و هێزە پێ بەخشێ لە ئەثەرێکە هاتووە الذي يخالف هواه يفر الشيطان من ظله بەخوا ئەو کەسێک کە پێچەوانەی هەوا و ئارەزوەکانی ئەجوڵێتەوە شەیطان لە سێبەری ئەم کەسە ڕاکە شەیطان لە سێبەری ئەم کەسە ڕاکە بۆیە ئینسان جاری وا هەیە کەسێکی ساڵحی ئەچێتە ماڵەکە یەکسەر هەستی پێەکە چێژ وەرئەگرێ لە بوونی ئەو ساڵحە لە ماڵەکە بۆ يفر الشيطان من ظله ئایا تایبەتمەندی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت کە لە ڕێگایەکەوە بڕۆ شەیطان لەو ڕێگای خۆی لا بدا یان هەر کەسێ تاعەتی خوای کرد و صفاتی عومەری تیا بوو لە هەر ڕێگایەکەوە ڕۆ شەیطان لەو ڕێگایەوە خۆی پیاناکە هەر یەکێک لە ئێمە پێویستی بەم ثەباتە هەیە بەم دامەزرانە هەیە ئەویش بەهۆی پارازگاری لە چاوەکانیەوە دەی ئەو کەسەش کە شوێن هەوا و ئارەزووی ئەکەوێ وەڵڵاهی زەلیل ئەبێ ئەکەوێ نەفسی تووشی حەقارەتێکی و نزمێکی زۆر گەورە ئەبێ حەسەنی بەسری ئەفەرمێ ئەگەر کەسێکت بینی بەسەر ئەسپێکی زۆر جوانەوە خوای گەورە زۆر نیعمەتی گەورە گەورە جوانی پێدا و بە زمانی ئەمڕۆ بڵم باشترین سیارەی لە ژێرا بوو ئەگەر بینیت ئەو ئاژەڵانەی کە لە بەردەسیەتی زۆر هێمن و ئارام لە ژێریەوە ئەڕۆن بەڵام زانیت کەوە ئەم کەسانە عسیانەکەن و خواناسی ناکەن والله إلا ڕۆژێک لە ڕۆژان خوا زەلیلیان ئەکا چونکە کەسی عاسی إلا زەلیل خوا جل جلاله خۆی لە قورئان فەرموویەتی ولله العزة ولرسوله وللمؤمنين ئەو کەسەی عزت بۆ خۆ بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم بۆ ئیماندارانە ئەو کەسەی کە عزەتی ئەوێت لە لای خوا پێ ببەخشرێ ئەوێ سەری بەرز بێ لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم دەی با ئیماندارێکی ڕازگۆ بێ هەتاوەکو ئەو عزەتی دەستکرد ولا تهنوا ولا تحزنوا وأنتم الأعلون إن كنتم مؤمنين كرة غم نخون پژارە نەخۆن خەفەت نەخۆن بیر لە ئایندە نەکەنەوە مستەقبل بزان ئای چیمان لێچ نا لێگەڕێن ولا تهنوا ولا تحزنوا هیچ غەمێک نەخۆن وأنتم الأعلون إن كنتم مؤمنين بخوا ئێوە زاڵن ئێوە سەرکەوتون ئەگەر ئیمانداری ڕازگۆ لەوە چێت تۆ ئێستا بڵێ وەڵاهی کاکە ئەمە ژێردەستین هەمومان خۆ فعلەنی ژێردەستین بەڵام واللهی دڵی ئیماندار ئەو کاتەش کە ژێردەستەیە هەر لەسەرەوە ئەو صفەتی ئەعلاییە بۆ کەسی ئیماندار لە سژ نابێ لە ژێر زەویا بێ کراوێ پەتی قەنارە هێشتا هەر بەرز وأنتم الأعلون إن كنتم مؤمنين چونکە ئیماندار دڵی زۆر ثابتە لەسەر دینداری و خواناسی و طاعەتەک ئەفەرمێ ئیمان بریتیە لە چی؟ بریتیە لە زمان و کردەوە لە ظاهر و باطن ئەمە ئیمان خۆ ئیمان هەر ئەوە نییە بە ئاشکرا ئینسان بڵێ وەڵام مؤمنم ئەبێ باطنی ئیمانی هێنابێ من كان يريد العزة فلله العزة جميعا هەر کەسێک ئەوێ عزیز بێت لە ناو خەڵکە هەموو عزت لە ڕێی خواوەیە إليه يصعد الكلم الطيب والعمل الصالح يرفعه كلماتي طيب هەمووی کلماتی جوان کە تۆ ئێڵێ بەرزە بێتەوە بۆ لای خوا چی بەرزی ئەکاتەوە کردەوەکەت کە تەصدیقی بکە و جێبەجێ بکە ئەو قسەیە کلماتەکانی تۆ بەرزەکاتەوە بۆ حضوری خوا جل جلاله بۆیە ئەو کەسەی کەوا عزەتی ئەوێ دەی با طاعەتی خوا زۆر بکە دەی با کلماتی طیبی جوان زۆر بەدەمیا بێت با کردەوەی صالحی زۆر کە ئێمە لە قنوتە ئەڵێن إنه لا يذل من واليت ولا يعز من عاديت خوایە هەر کەسێ تۆ پشتی بی بە حیاتی زەلیل نابێ هەر کەسێ تۆ دژایەتی کەی خوایە بە حیاتی عزیز نابێ ئەکەوێ ومن أطاع الله فقد والاه ومن أطاع فقد والاه فيما أطاعه فيه وله من العز بحسب طاعته هر کەسێ طاعەتی خواکە خوا خۆی موالاتی ئەکا و سەرپەرشتی کاری ئەکا دەی عزت بۆ ئەو کەسەیە چەندێ طاعەتی زیاتر کرد ئەوەندە عزیزترە لای خوا جل جلاله چەندێکی عصیانی کرد ئەوەندە معاداتی خوا ئەکا و جەنگ لەگەڵ خوایە ئەکا ئەوەندە زیلەتی زیاتر ئەبێ ئەیوە ئیمان پێمان بڵێ ئەگەر ئەتەوێت دڵت ثابت بێ ئەگەر ئەتەوێت عەزیزی سەرزەوی چاوە دووپارێزە چاوپارەستن بەشێکە لە طاعەتی رب العالمین لە حرام چاوەکەت بپارێزە نەزەری حرامی پێ مەکە ڕاوەستە لە بەرامبەر حرامەکانە بۆ ئەوەی چاوی دڵە بکرێتەوە فیڕاسەتە هەبێ بۆ ئەوەی دڵت ثابت بێ لەسەر خواناسی طاعەت دینداری عەزیزانم
بەخوا تاعەت و دینداری کە ئینسانی ئیماندار ئەیکات چێژێکی زۆر تایبەتی لێ وەرەگرێ. هەر یەکێک لە ئێمە پێویستی بەو چێژە هەیە، بەخوا لە چاو بەرەڵاکردنە چێژەکانت یەک لە دەست ئەدەی، نورەکانی یەک ئەکوژێنیتەوە، بۆیە ئاگات لێبێ چاوەکان پارێزە. هەشتەم دانە ئەگەر هات و چاوت پاراست، ڕێگایەک لە ڕێگەکانی زۆر بەهێزی شەیطانە ڕاگرت، چونکە ئەفەرمێ لەگەڵ هەموو سیرکردنێکە شەیطان لە ڕێ ئەو سیرکردنەوە ئەتوانێت بچێتە ناو دڵی تۆ. هەرچۆن شوێنێ خاڵی بێ و یەکسە پڕە بێتەوە لە هەوا، ئەفەرمێ لەوە زۆر سەریعتر، لە هەوا سەریعتر شەیطان خۆی ئەگەیەنتە دڵێ. دەی شەیطان کاری چییە بەمە؟ بەهۆی ئەم نەزەرەوە ئەم وێنایە جوانەکە لە پێش چاوت ڕێکی ئەخا، ئەو پەڕی جەماڵی ئەداتێ، دڵە پێوەی مەشغوڵەکە، وای لێ ئەکا ئیکاتە بتێک تۆ ئەبێ پەرستنی ئەو بتەکەی، پەرستنی ئەو وێنایە بکەی کە بینیوتە. دەی ئەوەندە تەمەنا ئەدا بە تۆ، ئەوەندە شەهوەت لە تۆیە ئەجوڵێنێ، کاتێک ئەزانی ئاگری شەهوەت لە ناخی تۆ بەر بۆ وێنەیەک، ئەنواع جۆری گوناهی تر خراپەکاری تر شەیطان ئەیکاتە دار و ئەهێنێتە سەر ئەم ئاگرە دای ئەنێ هەتا دڵە زیاتر گڕ بگرێ، هەتاوەکو کاتێک ئەزانی دڵە بە تەواوی سوتاوە. دەی ئاگات لێبێ ئەو دڵی چواردەوری بە ئاگر گیراوە و هەمیشە چاوەکانی خەریکی ئاگر تێبەرداننی زۆر زەحمەتە قوتاری بێ. ڕۆژێک لە ڕۆژەکان چاوەکەی تووشی عشق ئەکا، دڵەکەی تووشی عشق ئەبێ بەهۆی چاوەوە، ئیتر ئەم دڵە وردە ئەسووتێ و زۆر نوری گەورەی خوا لە ناوی ئەکوژێتەوە. ئەفەرمێ بێ زەبەت ئەمە وەکو ئەو وایە کەسێک بە هەر چوار لایە ئاگر کرابێتەوە خۆی لە ناوەڕاستیا بێت، وردە بڵێسەیە ماگرە هەر ئەیسووتێنێ. بۆیە عقوبەی زیناکار کە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم لە معراجا بینی چی بوو؟ لە ناو تەنووری ئاگرا بوون، دەوریان بە ئاگر گیرا بوو، چونکە لێرە دەوری دڵی خۆیان بە ئاگردا بوو، لەوێش بە هەمان شێواز دەوریان ئەدرێ بە ئاگر. نۆیەمین دانە دڵت ساغە بێتەوە، فکرێ صاف ئەبێتەوە، مەشغوڵ نابێ بە هیچ شتێکەوە، تەنها بیری لای خوا ئەبێ ئەگەر چاوە دپارێزی. بەخوا نەزەرکردن بینی تۆ خوا بەردێک پەردەیەک دووریەک دروست ئەکا. ولا تطع من أغفلنا قلبه عن ذكرنا واتبع هواه وكان أمره فرطا. دي واتبع هواه من أغفلنا قلبه عن ذكرنا، أو كسي شوين هواكي أكوي، أو كسي كوا دڵی غافڵە لە خوا جەل جەلالوه. دەی چاوەکە دوو پارێزە بۆ ئەوەی لە غافڵان حساب نەکرێ. إطلاقی نەظەر و چاوکردنەوە يوجب هذه الأمور الثلاثة بحسبه. ئەفەرمێ چاوەکانت ئەوە کردەوە، ئەم خاڵانەکە باسمان کردووە هەمووی وردە گەشە ئەکا لە دڵی تۆیە. ئەنواع سەهمی شەیطان، ئەنواع مەداخلی شەیطان، خاڵی بوونەوەی دڵ لە خوا جەل جەلالوه، سووتانی دڵ بە غەیری خوا، نەبوونی ثەبات، نەبوونی فیراست، هەموو ئەم کاولکاریانە بەسەر تۆیە ئەهێنێ. دەیەمین دانە دەی بزانە لە نێوان چاو و دڵە ڕێڕەوێک هەیە، ڕێگایەک هەیە، هەر کامێکیان ڕێ بۆ ئەوی تریان. بەخوا چاو فاسید بوو دڵ فاسی دەبێ، بەخوا دڵ فاسید بوو چاو فاسی دەبێ، هەردووکیان ڕێگەن بۆ یەکتری. ئەگەر لێ بە چاو دوو پارێزە بۆ ئەوی چاوت فاسید نەبێ، لە دوایەوە دڵ فاسی دەبێ. بپارێزە چاوەکەت، چونکە ئەگەر هاتو چاوت تێکچوو دڵت تێکەچێ کە دڵت تێکچوو بە زەحمەت دروسە بێتەوە. واللهی جاری وە هەیە بەهۆی چاوەوە دڵت ئەکەیتە زبڵخانەیەکی زۆر گەورە بۆ کۆمەڵی وێنەی زۆر گەورە کە هیچیانە دەستگیر نابێت، چونکە طبیعەتی ئینسان ئەوەیە، هەمیشە جوانتر ئەبینێ، هەمیشە لە شتی غەریبە جوان ئەبینێ. ڕەحمەتی خوا لە زانای پایەبەرز ابن جەوزی بەغدادی بێ ئەفەرمێ ئەگەر پیاوێک طبیعەتی پیاو باسەکە، ئەگەر پیاوێک هەموو ئافرەتی بەغدای پێ بدرێ، ئافرەتێکی غێرە بەغایی بخوێنش ببینە شوێنێک، پێی وایە شتێکە لای ئەمە لای ئەو نییە. بۆیە جاری وایە سەرتان سوڕ نەمێنێ کە تۆ تەسەوورەکەی کەسێک هەیە خێزانێکی زۆر جوانی هەیە، یان ئافرەتێک هەیە هاوسەرێکی زۆر جوانی هەیە، هەزاران کەس عاشقی ئەو هاوسەرەی ئەو ئەبن، کەچی کەسێکی تر ئەبینێ دڵی بۆ کەسەکەی تر لێ ئەدا.
یان پیاوەکە ئافرەتێکی ترە بینێ زۆر لەوەی خۆی مستەوای نزمترە کەچی دڵی بۆی لێ ئەدا چونکە شەیطان یوزەیینه فی قەلبی ئەو وێنە و سوورەتە تەزیینەکە جوانەکە لە دڵیە. بۆیە عەزیزانم هەر یەکێک لە ئێمە پێویستمان بەوەیە زۆر ئاگامە لە چاومان بێ. ئەمە لە خراپەکانی چاوی باس کرد، زۆر لەمە خراپە زیاتر هەیە لە چاوە. ئێمە موسڵمانە بێت چاومان و پارێزین. عەرزم کردوون گەورەترین جۆری گوناه کەیەتە پێشەوە بۆ ئینسان بریتێ لەو گوناهەی کە شەریک بۆ خوا قەرار ئەدا. دواتر کوشتن، سێهەم زینا. دەی هەموو دەرگایەکە بەرەو زینا ئەڕوا ئەم کوشندەی و خراپی و خەتەری تێ. خوای گیان داوا لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزێ بە ئیسمی عەظەمت لە گوناهەکانمان ببورە. خوایە عاقبەتمان پڕ خێر و بەرەکەت کە. یا ڕەبی خوایە سەرفرازی ئەم دنیا و دنیامان کە. یا ڕەبی خوایە گیان چاومان بپارێزە. خوایە گوناهێ بە چاو کردومان عەفومان کە. دڵەکانمان ساغ کەرەوە یا ڕەب العالەمین. بمان گێڕە لەو کەسانێک کە فیراستیان پێ ئەبەخشی یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوایە ئەگەر چی گوناهمان زۆر بێ، عەسیانمان زۆر بێ، عەسیانی زۆرمان بۆ تۆ بەرز کرد بێتەوە یا ئیلاهی بەخوا تۆ خۆت ئەزانی خوایە گیان ئێمە سەرپێچی کاری تۆ نین، ئێمە عیناد لەگەڵ تۆیان ناکەین. خوایە هەندێک جار ئەکەوینە غەفڵەت و شەهوەتەوە تووشی گوناهە بین. خوایە بمان بەخشە یا ڕەب العالەمین. تو گەورەی خۆت عقوبەمان مەدە بەهۆی گوناهەکانمانەوە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دامان مەزێن لەسەر خواناسی، دامان مەزێن لەسەر تاعەت، لەسەر عەبدایەتی، ئیمانمان سەلامەت کە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بەڕەحمەت و کەڕەمی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببورە، لە گوناهی خزم و کەسوکارمان ببورە، لە گوناهی برا و خوشەکانمان ببورە. خوای لە گوناهی ماوەسە و قوتابیمان ببورە. پەروەردگارە داوات لێ ئەکەین هەر کەس مافێکی بەسەرمانەوە لە گوناهی ببورە. یا ڕەبی خوای لە گوناهی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ببورە. خوای لە گوناهی مردوەکانمان ببورە. خوای لە گوناهی مردوەکانمان ببورە. خوای لە گوناهی مردوەکانمان ببورە. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت هەر کردەوەیەکمان، هەر گرفتێکمان، کێشەیەکمان هەیە لە ژیانە خوایە بۆمان چارەسەر کە یا ڕەب العالەمین. تۆ زۆر دەوڵەمەند و ئێمە زۆر فەقیر، یا ئیلاهی بەهانامانە وەرە گرفتەکانمان چارەسەر کە. ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداری کە، ئەومان بێ مناڵە مناڵی پێعەتاکە، ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە، ئەومان قەرزارە قەری سەرشانی سووکە. پەروەردگارە ئەومان نائاسودەیە ئارامی کە. یا ڕەبی خوای گیان داوات لێ ئەکەین ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە. پەروەردگارە ڕزقی حەڵاڵی پاکمان زیاد کە. تو گەورەی خۆت لە حەرام بمان پارێزە یا ئەکرەم الئەکرەمین. دڵمان وابەستەی خۆت کە یا ئەکرەم الئەکرەمین. نێوچەوانمان بگرە بۆ خەیر. خوای گیان داوات لێ ئەکەین سڵاوی ئێمە بگەینە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم. یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوای گیان ماڵەکانمان ئارام کە، شارمان ئارام کە، وڵات و نیشتیمانمان ئارام کە، ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ئارام کە. یا ڕەبی خوای گیان لە دەردی ئەم بەڵا و مصیبەتی نەخۆشیە خوای بمان پارێزە. یا ڕەبی خوای داوات لێ ئەکەین موسڵمانان پارێزراو کە. یا ڕەبی خوای گیان ئینسانیەت شیفا بدە. هانامان بۆ لای تۆی هێناوە یا ئیلاهی ئەگەر چی زوڵمی زۆرمان کردبێ. یا ڕەبی پەروەردگارە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت ئەم بەڵا مصیبەتە لەسەر ئینسانیەت لا ببەرە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزێ بە ئیسمی عەظەمت ئەم وڵات و نیشتیمانەی ئێمە زۆر بێ کەس و بێ حاڵە. یا ڕەبی خوایە مەگەر خۆت بێ بەهانامانەوە دە. یا ڕەبی خوایە پارێزراومان کە. ئامین ئامین والحەمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهي قول لقناه من الشيء وجبوري خوالي من قبل الكوم وفقني يا رب.